سڵاوی خۆی گەورەتان لێبێت خوێندکاران، وەکو دەزانن لە ئێستادا قوتابخانە نییە. زۆر خوێندکار پرسیاری ئەوەیان کردبوو کە ئاخۆ چۆن لە ئێستادا سەعی بکەین لە کاتێکدا قوتابخانەمان نییە. بۆیە ئێمەش لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لە چەند ئامۆژگاریەک دەکەین بۆ ئێوەی خوێندکار بۆ ئەوەی بزانن لە چیدا سەعی دەکەن و کەی سەعی دەکەن و چۆن سەعی دەکەن. ئێستاش ئەگەر ئامادەن ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. خوێندکاران پێش هەموو شتێک ئەوە بزانە هەر کاتێک قوتابخانە بکرێتەوە حساب بۆ ئەوە ئەکەن کەوا ماوەیەک بایکۆت بووە. بۆی مامۆستاکان یارمەتی خوێندکاران دەدەن لە کاتی کرانەوەی قوتابخانەدا بۆی ترسی ئەوەتان نەبێت. بەڵام بابەتەکەمان شتێکی ترا، ئەویش سعیکردنە لە ئێستادا بۆ قوتابیانی کەوا قوتابخانەیان نەکراوەتەوە جارێ. ئایا پێویست دەکات سعی بکەن؟ پێش هەموو شتێک ئەوانەی قۆناغی سەرەتاین هیچ پێویست ناکات قەلەق بن و بترسن یاخود بیانەوێت لە ماڵەوە سعی بکەن، چونکە هەم قۆناغەکەیان ئاسان و هەم زیاتریش مامۆستاکان یارمەتی دەریان دەبن لە کاتی کرانەوەی دەرگای قوتابخانەکاندا. باشە ئێستا قۆناغی ناوەندی و قۆناغی ئامادەیمان هەیە. لە هەمان کاتدا قۆناغی زانکۆ یانی شپەی مانگا دەگرێتەوە، واتە دەتوانن بیرۆکێکی لەوەربگرن. بەڵام لە ڤیدیۆی ئەمڕۆماندا بەتایبەت باسی قۆناغی ناوەندی و قۆناغی ئامادەی دەکەین کە پێویستە لەلایەنی دەرونی و جەستەیەوە بە تەواوەتی خۆیان ئامادە بکەن. چۆن؟ لەوەی ڕاستە قوتابخانە نییە، بەڵام تۆ دەبێت کاتی خەو و هەستانت ڕێک بێت تا لە کاتی کرانەوەی قوتابخانەدا ڕوبەڕووی کێشەی تەمەڵی و خەو نەبیتەوە. دواتر زۆربەتان موبایل یانیش ئایپاد یاخود کۆمپیوتەرتان هەیە، کتێبەکانی قۆناغی خۆتانی تێدا دابەزێنن بە PDF، یانیش ئەگەر بێت و پێشتر لە قوتابخانە کتێبتان وەرگرت بێت ئەوە باشتر. پێویست بۆ ناکات کە کتێبەکان دابەزێنێ لە ئینتەرنێت. ئێستاش چۆن سایان تێدا بکەم؟ بەڕای من باشترین وانە کە سعی تێدا بکەیت وان ئەدەبیەکانە، وەکو وانەی کوردی و کۆمەڵایەتی و مافوو، ئاین و عەرەبی و ئینگلیزی و کتێبی وەرزش، یاخود ئەگەر کۆمپیوتەرت هەیە ئەوە سعی لەوانی کۆمپیوتەر بکە خۆت لە ماڵەوە. وانە ئەدەبیەکان هەرچی پەیوەندی بە لەبەرکردن هەبوو لە بەریان بکە، وەکو شێعری کوردی و عەرەبی، یاخود ژیاننامەی کەسایەتیەکان، یاخود ریدینگ یاخو ئەپیسۆدی ئینگلیزی، یانیش وشە و مانای زمانی عەرەبی کە دەزانم زۆرن، بەڵام بیان کە بە فلاشکارد و ڕۆژانە 5 بۆ 10 وشەی عەرەبی لەبەر بکەن، یاخود دەتوانن ڤێربەکانی وانەی ئینگلیزی لەبەر بکەن. ئەمە وا دەکات کاتان بۆ بگەڕێتەوە لە کاتی قوتابخانەدا هەوڵ بدەن ڕۆژانە 2 کاتژمێر سعی بکەن و هەروەکو چۆن خشتتان هەیە لە قوتابخانە با بڵێن خشتێکی ساختە بۆ خۆتان دروست بکەن. بۆ نمونە دەزانن ڕۆژانی هەینی و شەمان قوتابخانەتان نییە، تۆ وابشەم بە قوتابخانەت هەیە و خشتێک بۆ خۆت دابنێ. بۆ نمونە بنووسە ڕۆژانی یەکشەمان وانەی کوردی و عەرەبی و ئاینمان هەیە و ڕۆژانی دووشەمە وانەی ئینگلیزی و کوردی و مافمان هەیە و بۆ شێوازە سەیری ئەم خشتێ بکەن بۆ ئەوی بیرۆکێکی لەوەربگرن. بەم شێوازە وانەکانی دیکە دووبارە دەبنەوە، چونکە وانی ئەدەبیمان هەڵبژاردووە وانەکانت زۆر نابن. ئێستاش لە ناو خشتەکەتدا ڕۆژانە 3 وانە بنووسە، یانیش 2 وانە لە سەرەتادا بنووسە تا ڕابێت لەگەڵی. هەوڵ بدە هەروەکو کاتەکانی قوتابخانەدای بنن. بۆ نمونە وەکو دەزانن بەیانیان کاتژمێر 8 تا کاتژمێر 12 خولەک لە قوتابخانن. ئێوە دەتوانن خشتەکانتان لە کاتژمێر 9 دەست پێ بکات نەک لە کاتژمێر 8. ئەمانەی باسی دەکەم قۆناغی پۆلی 12 ناگرێتەوە جارێ، واتە قۆناغی ناوەندی و دواناوەندیە بێجگە لە پۆلی 12. ئێتر بەدڵی خۆتانە کاتەکان زیاد دەکەن یاننا و دەتوانن لە هەر وانەیەکدا 25 خولەک سعی بکەن، یانیش دەتوانن کاتژمێرێک و 30 خولەک سعی بکەن. وەکو وتم خۆتان باشتر مێشکی خۆتان دەناسن. هەشە حەز دەکات وانە زانستیەکان بکات. ئەگەر دەتوانن لە پاڵوانە ئەدەبیەکاندا وانە زانستیەکانیش بکەن ئەوە باشتر، بەڵام بۆ مەرجەی لە یوتیوب مامۆستایەک دۆزیتەوە کەوا ئەو وانەیشی بکاتەوە بۆ ئەوەی وانەکە لەبەر نەکەیت. بۆ نمونە وانەی زیندەزان و بیرکاری، وەکو دەزانن ئەم وانانە لەبەرکردن نین، بۆیە پێویستت بە مامۆستایەک دەبێت کەوا بۆ چی بکاتەوە. پاش ئەوەی کە مامۆستایەک لە یوتیوب دیاری کرد و پاش ئەوەی کەوا سێری ڤیدیۆی ئەوانەیەت کرد لە یوتیوب دووبارە پێداچوونێک بۆ وانەیەدا بکە و لەسەر دەفتەر ئەو تێبینیانە بنووسە کەوا مامۆستاکەت پێت دەڵێت، واتە وەکو وتمان مامۆستاکی یوتیوبت. بەڵام ئەگەر بێت و وانەی زانستی بکەیت دەبێت کاتی زیاتر تەرخام بکەیت بۆ سعیکردن، واتە دەبێت ڕۆژانە نزیکەی 4 کاتژمێر یانیش زیاتر سعی بکەیت. هەروەها دەتوانن لە ئێستاشدا خەریکی فێربوونی زمان بن، بەڵام ڕۆژانە کاتژمێرێکی بدەرێ. بۆ نمونە دەتەوێت خۆت فێری زمانی عەرەبی یانیش ئینگلیزی بکەیت، ئەوە ڕۆژانە تا قوتابخانە دەستی پێ نەکردووە دەتوانن کاتژمێرێک بۆ 2 کاتژمێر خەریکی فێربوونی ئەو زمانانە بن. هەروەها زۆربەی خوێندکاران وانەی هونەریان هەیە. زۆر جار مامۆستاکان بۆ چالاکی مانگانە یانیش ساڵانی قوتابخانەکانیان داوا لە خوێندکارەکان دەکەن کەوا چەند شتێک ئامادە بکەن. بۆ نمونە خوێندکار هەیە وێنە کێشە،
داوای جوانترین تابلۆی لێ دەکات خوێندکاری دیکەش هەیە ئیشی دەستی دەکات هەوڵ بدا لەو ماوەیدا شتێکی جوان دروست بکەیت دەتوانن بۆ بەدەستکەوتنی بیرۆکەی زیاتر سێری یوتیوب بکەن ئەمە ژوا دەکات بێزار نەبن سایکردن ڕۆژانە چونکە ئەگەر بێت تۆ هەر سای بکەیت ئەوە مشکت ماندوو دەبێت هەوڵ بدا پشۆکەشت بقۆزیتەوە وەسود لە پشۆکەت ببینی وەکو وتم دەتوانن ئەو چالاکیانە ئەنجام بدەن یاخود دەتوانن گرۆپێک دابنن لە ڤایبەر یانیش لە تەلێگرام لەگەڵ هاوڕەکانتاندا بۆ ئەوەی پلان دابنن کەوا هەفتانە نزیکەی جارێک یەکتری ببینن تاوەکو لەسەر وانەکان گفتوگۆ بکەن یانیش بزانن کە چی گرنگە و چی گرنگ نییە یانیش بۆ نمونە هاوڕەکەت سوودی لە چی بینیوە بۆ سایکردن تۆش بە هەمان شێوە دەتوانن زانیارەکانتان ئاڵوگۆڕ بکەن ئێستاش باسی پۆلی دوانزەکان دەکەین ئێستا پۆلی دوانزەکان زۆربیان دەڕۆنەوە بۆ قوتابخانە ئەوان کێشیان نییە بەڵام گریمان ئەوانی ناڕۆنەوە ئەگەر بێت و لە خولن دەفێتێکی باشە بەڵکو تەواو بن تا قوتابخانە دەکرێتەوە ئەگەریش مامۆستای تایبەتان هەیە ئەوەش دووبارە باشە بەڵام هەوڵ بدەن لە کاتی قوتابخانەدا خول یانیش مامۆستای تایبەتتان نەبێت ئەوانەی نەچون بۆ خول یانیش مامۆستایان نییە لەسەر یوتیوب سعی بکەن ئێستا خۆشبەختانە زۆربەی وانەکانی تێدایە بۆ هەروانێک مامۆستایەکی باش هەڵبژێرە و ڕۆژانە لەسەری بڕۆ وریابن ڕەنگە بۆ نمونە تەنها بۆ وانی ئینگلیزی زیاد لە دە مامۆستا هەبێت تۆ نابێت هەردە مامۆستاکە هەڵبژێریت چونکە کات بەشت ناکات لەو دە مامۆستایە هەوڵ بدە باشترینە هەڵبژێریت کەوا تۆ لی تێدەگەیت هەروەها ئێوە پێویست دەکات ڕۆژانە نزیکەی 6 بۆ 8 کاتژمێر سعی بکەن چونکە گوێژ لە ڤیدیۆکان دەگرن کاتتان تۆزێک دەبات بۆیە پێویستە کاتی زیاتر دابنێن بۆ سعیکردن بە هەمان شێوە خشتێکی ساختە دابنێن وانەکانی لەسەر بنووسن بۆ نمونە ڕۆژانی یەکشەممە وانەی جوگرافیا و کوردی و بیرکاری و مێژوو ئاینتان هەیە هەوڵ بدەن 5 بۆ 6 وانە دابنێن ڕۆژانە هەروەکو کاتی قوتابخانە وە کاتەکان بە یەکسانی دابش مەکە مەسەریاندا بەڵکو کامیان قورسە کاتی زیاتری بدەرێ وا دابنێ ڕۆژانە لە کاتژمێر 8 قوتابخانەت هەیە تۆ زووتر هەستە لە خەو بۆ نمونە هەستە بۆ نوێژی بەیانی زیگرەکانی بەیانیان بخوێنە پەڕەیەک بۆ دوو پەڕە قورئان بخوێنە هەروەها کەمێک وەرزش بکە هەروەها ژەمێکی سووک بۆ خۆت ئامادە بکە دواتر پێداچوونەوەکی خرایوانەکانی دوێنێت دەکەیت کەوا سعی تێدا کردبوو خوێندکاران سارد مەبنەوە لە سعیکردن گوێ لە کەسی نێرێنی مەگرن دەوروبەرتان پڕ بکەن لە کەسانی ئەرێنی کات دابش بکەن پلانی ڕۆژانەتان هەبێت گەڕانی خۆشتان بکەن باوەڕ بکەن فریای زۆر شت دەکەون ئەگەر بێت و کاتەکانتان ڕێک بخەن بە هیوای سەرکەوتن ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم